هەندێکمان بەخیل و ڕەزیل و چروکین لەوەی کە یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدەین، ئەوانەی کە بەڕاستی فەقیرن. خۆی گەر دەفەرمێ الشەیطان یەعیدکم الفەقر، شەیطان ئێوە دەترسێنێ لەوەی فەقیر بن. سبحان الله، دەتەوێ 50,000 100,000 وەرەقەیە بدەی بە فەقیرێ، دەڵێ نەکەی زۆرە، بەس ئەگەر دەیەها وەرەقە بدەی بە ناوماڵ احتیادیە، ناڵێ مەیکڕە، ئەڵێ گرانتر بکڕە، شتی باشتر بکڕە. بۆ ناترسێنێ، بۆ شتی دنیایی ناترسێنێ، بۆ مەسروفی هەندێ شت ناترسێنێ، ئەڵێ سەیارێ بکڕە بە 50 وەرەقە زیاتر بێ، گوێ مەدەرێ. بەڵام کاتێک دەتەوێ یارمەتی فەقیر و هەژارێک بدەی ئەترسێنی، ئەڵێ نەکە، وا مەکە، زۆری مەدەری، پێویست ناکەونی بیتێ، چ پێویستەکە؟ ئەوە ئیشی شەیطانە. بۆیە تەماشا دەکەی هەندێکمان بە قسەی شەیطانەکەین لە کاتێکە خوای گەورە دەفەرمێ وەیەقبیضون ئەیدیەهم، منافقەکان دەستیان نوقاندووە، ئاوە واتە نابەخشن. ئینسانی ئیماندار دەبەخشێ بە پێی توانای خۆی، ئینسانی منافقیش بەنا بەخوا دەستی خۆی ئاوا نوقاندووە، دەستی ناکاتەوە، یارمەتی خەڵکی فەقیر و هەژار ناگە، هەر دەڵێ نیمە نیمە نیمە. جا ئەوەشی کەوتی نیمە ئەوە زۆری هەیە، بیکە قاعیدە بخۆت. زۆربەی ئەوانەی کە دەڵێن نیمانەوە ئەکرۆزێنەوە، ئەوانە پاری چاکیان داناوە، باوەڕیان قەت پێ نەکەن. ئەوە شەیطان وای لێ کردووە بەردەوام ناشکوری بکات، چونکە کڕوزانەوە ناشکوریە، ناڕازیە بە بەشی خوا، و ئینسان پەنا بەخوا تووشی درۆژ دەبێت، بەخوا نیمە لە کاتێکە زۆریشی هەیە. چونکە من زۆرێک لەوانە بینیوە کە دەڵێن نیمە زۆریان هەیە، ئەوەشی کە نیەتی زۆربەیان نەفسیان بەرزە، و ئازانی دەوڵەمەنە فەقیرە پارە لە گیرفانیان نییە. يحسبهم الجاهل أغنياء من التعفف، خوای گەورە دەفەرمێ ئەوەندە نەفسیان بەرزە، و ئازانی دەوڵەمەنن، بەڵام دەوڵەمەند نین لە کاتێکە نەفسیان بەرزە. بۆیە شەیطان ڕەزیلی دەکات، فێر ڕەزیلیمان دەکات، وامان لێ دەکات بەخیل و ڕەزیل بین لە ماڵ و سامان بەخشیندا. زستانە دەبینی خەڵکێ نەوتی نییە، جلوبەرگی زستانی نییە، یارمەتی بدە، غیرەتت با بجوڵێ، ئیمانت بجوڵێ. ئەگەر لە فەقیر و هەژار بە بەپی توانای خۆت، بە تایبەتی دەوڵەمەنەکان دەتوانن فەقیرەکان حاڵیان باشکەن لە زستانە، با لە جیاتی ئەوەی بەتانیە بدا بە کۆڵیدا و سەرمای بێ، با زۆپایەدا بگەستێنێ، نەوتەکەی بۆ دابینکە. یارمەتی بدە، ئەتوانی یارمەتی بدەی، بەخیل مەبە، چونکە دڵنیا بە ڕۆژێک دێ بەجێی دەهێڵی. ئەوانەی تر بە بێڕەحمانە دەیخۆن و تۆش محاسبە دەکری لەسەر دینار بە دیناری.